منداڵانی کار پەڵەیەکی ڕەش بە ڕوخساری سەرمایەداریەوە. هەژاری زۆر و دژواری ڕۆژ لەگەڵ ڕۆژ زیاتری بەڕێچوونی مناڵەکان ڕۆژانە ژمارەیەکی زیاتر لە منداڵانی ناچار بە بەجێهێشتنی خوێندن و قوتابخانە دەکات و دایان خاتە بازاڕی بێبەزەیی کارەوە. ئەگەرچی بوونی فەزای دیکتاتۆری و خەفەقان ئیزن نادات ئاماری ورد و ڕاستی ژمارەی منداڵانی کار و خیابانی لە ئێران دەست بکەوێت، بەڵام ئامارە دەوڵەتیەکانیش ژمارەی منداڵانی کار و خیابانی ڕقەمێکی نزیک لە 3 بۆ 4 ملیۆن ئەدەن بەدەستەوە. لە ئێستادا ئامارە ناڕەسمیەکان باس لە بوونی زیاتر لە 7 ملیۆن منداڵی کار لە ئێراندا دەکەن. ڕژیمی کۆماری ئیسلامی سەرەڕای ئەوەی کە پەیمانی جیهانی دیفاع لە مافی منداڵانی واژۆ کردووە کە تێیدا جەخت کراوەتەوە دەوڵەتەکان دەبێ پشتیوانی لە منداڵان بکەن لە بەرامبەر گشت ئەو مەترسیانەدا کە هەڕەشن بۆ سەر گەشە و تەندروستی منداڵان، بەڵام تا ئێستا لە بەرامبەر هەموو ناهەمواریە کۆمەڵایەتیەکاندا بە تەنیای هێشتونەتەوە. ڕژیمی ئیسلامی نەتەنیا لە بەرامبەر سەرمایەداران و باند و گروپە خراپکارەکانی قاچاغی ئینسان و مادەی هۆشبەردا پشتیوانیان لێ ناکات، بەڵکو بەلێدان و ئەزیەت و ئازاردان و سوکایەتی پێکردن بربەکار و دەستەبەرکردنی خۆراک و بژێویشیان دەگرێت، تەنانەت لە نێو سەپڵی زبڵەکانیشدا. منداڵانی کار و خیابانی یەکێک لە دیاردە باوەکانی کۆمەڵگاکانی ژێر حاکمیەتی نظامی سەرمایەداریە لە زۆربەی وڵاتانی دنیادا. بەپێی ئاماری سازمانی جیهانی کار، ساڵانە زیاتر لە 120 ملیۆن منداڵ لە سەر تاسەری دنیادا و لە تەمەنی 5 تا 14 ساڵی بۆ دەستەبەرکردنی بەڕێچوونیان و یان یارمەتیدانی هەزینەی ژیانی بنەماڵەکانیان ناچار دەبن پشتنە نێو بازاڕی کارەوە. هەڵبەت ئەگەر کارێکیان دەست بکەوێ و بە حەقدەستێکی کەمەوە بتوانن هێزی کاریان بفرۆشن. بەم جۆرە نەمامی شلکی تەمەنی ئەم ئینسانە بچکولانە لەم نیزامە زاڵمانەیەدا بە بێبەشی و ڕەنج و کاری تاقەت پڕۆکێن دەژاکێ و سیس دەبێت. ئەم منداڵانە بە جێگای بەهرەمەندبوون لە دەرفەت، نعمەت و چێژی ژیان کە مافی سروشتی هەموو منداڵێکە، بە جێگای بەسەربردنی ئەم قۆناغە کورت و بێگەڕانەوەی تەمەنیان لە ئاموزش و یاری بە ئامانجی پەروەردەکردنی سڵامەتی جەستەیی و ڕۆحی، گەشە پێدانی تواناییەکان و داهێنان، ناچار دەبن لە هەمان ساڵانی سەرەتای ژیانەوە بچنە ژێر باری کاری قورس و تاقەت پڕۆکێن و جەستە و دەرونیان بژاکێ. بەداخەوە بۆ بەشێک لەم منداڵانە خیابان نەتەنیا شوێنی کار نییە، بەڵکو بۆتە شوێنی ژیانیشیان. ئەمە بەشی منداڵانی بێپەنا و پشتیوان و ستەم لێکراوە لە ژیان لە سایەی نظامی وەحشی و بەربەڕیەتی سەرمایەداریدا. لەوەها بارودۆخێکدا دەکرێت چاوەڕوانی کۆمەلگایەکی سڵامەت بین تەنانەت بۆ نەوەکانی داهاتوش. مناڵانی کار لە ئێران لە بارودۆخێکدا ناچار بە تەحملکردنی ئەم گشتە ڕەنج و ئازارن کە لە حاکمیەتی ڕژیمی دز و گەندەڵی ئیسلامیدا بەدەیان حاڵەتی دزی و ئیختلاس و ڕاندخۆری گەورە لەلایەن بەرپرسان و خزم و کەسەکانیانەوە بەردەوام ڕووەدات. بە ملیار دلار لە سەروەت و سامانی خەڵک سەرفیدام و دەستگای پان و بەرینی شەڕ و سیخوری و سەرکوت دەکرێت. بە ملیار دلار سەرفی سیاسەتی زێدەخوازانەی ڕژیم و یارمەتیدانی ڕەوتە کۆنەپەرستە ئیسلامیەکان لە ناوچەکەدا دەکرێت. بێگومان ئەم بڕە پارە سەرسوڕهێنەرە لە سفرەی هەمان ئەو کرێکارە گەورە و منداڵانەی کار و ڕەنجی سەر شەقامەکان دەرفێندرێت. بەڕووخاندنی شۆڕشگێرانەی ئەم ڕژیمە گەندەڵە و دامەزراندنی حاکمێتێکی شۆڕایی زۆر یەک لەم کێشە و گرفتە بنەڕەتیانەی کۆمەڵ لەوانە دیاردەی منداڵانی کار چارەسەر دەبێت و خاشەبڕ دەبن.